تەیف سامی وڵامی پەرلەمانتارانی کورد ناداتەوە. تەیف سامی وەزیرێک لە سەرووی پەرلەمان و حکوومەتەوە. وەزیری دارایی ڕێگرا لە ناردنی موچەی هێزە ئەمنیەکان. وەزیری دارایی حەسانەی سیاسی بۆ دروستکراوە و سەرجەم پەرلەمانتارە کوردیەکان بێدەنگن بەرامبەری. هەوڵی لێپرسینەوە لە تەیف سامی ئەو جورئەتەی هیچ لایەنێک نیەتی. تەیف سامی وەزیری دارایی عێراق لە سەروبەندی چارەسەری گرفتی موچەی هەرێم با وتەی خۆی هەموو ئاسانکاریەکی کردووە و دەیەوێت بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ بکات بە مەرجێک لیستی موچە کێشەکانی چارەسەر بکرێت. بەڵام سەرباری ناردنی لیستی موچە لەلایەن هەرێمەوە وا بۆ 3 مانگ دەچێت ناردنی موچەی هێزە ئەمنیەکانی ڕاگرتووە با پاساوی ناڕێکی لە لیستی موچەکانیان لە کاتێکدا بۆ مانگەکانی 2، 3 و 4 بە هەمان ئەو لیستە موچەی هێزە ئەمنیەکانی هەرێم نێردراوە و وەزیری دارایی واژۆی کردووە. جیا لەوەش ئەگەر لیستی هێزە ئەمنیەکان بەشێکی کێشەی تێدایە خەڵک دەپرسن بۆچی وەزیری دارایی موچەی ئەو بەشیان نانێرێت کە گرفتیان نییە، یان بۆچی هاوشێوەی پێشتر با سولفە و پێشبینیە پارە نانێردرێت تا هێزە ئەمنیەکان بێ موچە نەبن لە کاتێکدا کە دادگای فیدراڵی بڕیاری داوە کە نابێت لەژێر هیچ پاساوێکدا موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێم دوا بخرێت. بەپێی زانیاریەکان لەسەر نەناردنی موچەی هێزە ئەمنیەکان تەیف سامی وەزیری دارایی ئامادە نییە وڵامی تەنانەت هیچ پەرلەمانتارێکی کوردیش بداتەوە، تەنانەت لێدوان و زانیاری لە وەزارەتەکەی قەدەغەکراوە کە لەسەر ئەو بابەتە بدرێتە میدیاکان و وتوێتی ئەو بابەتە هەستیارە. سەرچاوەیەکی ئاگادار لە بەغدا باتیواری ڕاگەیان وەزیری دارایی تەیف سامی حەسانەی بۆ دروستکراوە و پەرلەمانتارانی کوردی سەرجەم لایەنەکان جورئەتی ئەوەیان نییە لێپرسینەوەی لێ بکەن و تەیف سامی وتوێتی کە وڵامی پەرلەمانتارەکانیان نادەمەوە، بۆیە ئەو پەرلەمانتارانێک کە بە دوواداچوون بۆ کێشەی موچە دەکەن لەگەڵ کارمەندی نووسنگەکەی وەزیری دارایی قسە دەکەن. سەرچاوەکە وتیشی تەیف سامی دەزانێت پەرلەمانتاران ناتوانێت بانکێشتی پەرلەمانی بکەن و جۆرێک لە حەسانەی سیاسی بۆ دروستکراوە، بۆیە وڵامیان ناداتەوە. وەگەڵ سەرچاوەیە دەڵێت ئەگەر هەر وەزیرێکی تر بووایە بانکهێشتی پەرلەمان دەکرا بۆ ڕوونکردنەوە لەسەر ڕاگررتنی موچەی هێزە ئەمنیەکان، چونکە ڕاگررتنەکەی پێچەوانەی بڕیاری دادگای فیدراڵیە.